بەڕێوەبەری تەندروستی سلێمانی دۆخێکی مەترسیدار ڕادەگەێنێت و نامەیەکی بەپەلەش ئاراستەی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەکرێت لەسەر دۆخی هەرێم. پەرلەمانتارێک دیارنەمانی 54 ملیار دیناری لە سلێمانی ئاشکرا کرد. دەزوەردانی حیزبی مەترسی بۆ هاوکاریەکانی هاوپەیمانان دروست دەکات کە بۆ پێشمەرگەی دەنێرێت. سڵاوتان لێبێت هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. تەندروستی سلێمانی ڕایگەیاند سێ جۆری تری کۆرۆنایان تۆمار کردو لە قۆناغێکی مەترسیدار داین. سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئاشکرای دەکات ئێستا لە قۆناغی مەترسی داین و بە پێی ئەنجامی پشکینەکانیش جگەل لە کۆرۆنا کۆنەکە سێ جۆری تری کۆرۆنای گۆڕاومان دیاری کردووە. دەژڵێت حکوومەتی هەرێم نەیتوانیوە وەک وڵاتان ڕێکاری زانستی دژی ڤایرۆسی کۆرۆنا بگرێتە بەر. باوتەی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی زۆر شوێن بە هێندەی خوێندنگەکان گرنگ نین و کراونەتەوە کەچی خوێندنگەکان تا ئێستا داخراون. ئەوەش لە کاتێکدایە ڕۆژانە ئامارەکانی توشبوون بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان ڕوویان لە زیادبوونە و حکوومەتی هەرێمیش ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنای تونتر کردوونەتەوە. لەبارەی دۆخی کۆرۆنا لە هەرێمی کوردستان نامەیەکی بەپەلا ئاڕاستەی ڕێکخراوی تەندروستی جیهانی کرا. لە ڕاگەنراوێکدا تۆڕی پاراستنی تەندروستی گشتی ئاشکرای کرد. بەهۆی ئەوەی شەپۆلی دووەمی کۆرۆنا بە سەختی ڕووی لە کوردستان کردووە، نامەیەکی بەپەلایەن ئاڕاستەی ڕێکخراوی تەندروستی جیهانی کردووە. ئەوەش ڕوونکراوەتەوە لە نامەکەدا تۆڕەکە دڵەڕاوکی خۆی دەربڕیوە لەسەر دۆخی خراپی کۆرۆنا لە هەرێمی کوردستان و ڕێکخراوەکەیان ئاگادار کردوتەوە کە شەپۆلی دووەمی کۆرۆنا بە سەختی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. لا بەشێکی دیکەی نامەکەدا ئەوەش خراوەتە ڕوو بە گوێرەی سەرچاوە فەرمیەکان گوایە 4 جۆری کۆرۆنای گۆڕاو لە کوردستان هەن. ئەمەش پێشهاتێکی مەترسیدارە و هۆشداریان داوە کە بەرپرسانی تەندروستی و ئیداری لە هەرێمی کوردستان خەمساردانە لە هەڕەشە جدیەکانی کۆرۆنا دەڕوانن. تۆڕی پاراستنی تەندروستی گشتی باسی لەوەش کردووە بەرپرسانی هەرێم سیاسەتێکی ڕانەگەیاندراوی پشتکردنەوە لە بەرامبەر کۆرۆنایان هەیە. وەک ئەوان ڕایانگەیاندووە بەڵگەش بۆ ئەم سیاسەتە سەقەتە ئەوەیە کە ڕێگە بە گربوونەوە و قەرەباڵغی لە ڕادەبەدەر دەدرێت بۆ بۆنە کۆمەڵایەتی و نەتەوەیی و خێڵەکیەکان. ئەندامێکی هاوپەیمانی هیوا لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند بەهۆی دەزوەردانی پارتی و یەکێتیەوە مەترسی لەسەر پشتیوانەکانی ئەمریکا بۆ پێشمەرگە دروست بووە. سەرکە و شەمسەدین ئەندامی هاوپەیمانی هیوا لە پەرلەمانی عێراق ئاماژەی بۆ ئەوە کردووە لە دوای بەدواداچوونیان بۆ پرسی موچەی لیواکانی وەزارەتی پێشمەرگە دەرکەوتووە لە دوای فشارەکانی ئەمریکا بۆ زیاتر بە پیشەییکردنی هێزەکانی پێشمەرگە لەلایەن بەرپرسانی باڵای حزبی یەکێتی و پارتیەوە ڕێگری لەوە دەکرێت هاوکاریەکانی ئەمریکا تەنیا بۆ هێزە فەرمیەکانی وەزارەتی پێشمەرگە تەرخان بکرێت. ئەو پەرلەمانتارە ئاماژەی بۆ ئەوەش کردووە پاش پەیوەندیکردنمان با وەزارەتی دەرەوەی ئەمریکا توانیمان ئەوە پشتڕاست بکەینەوە کە ئەمریکا بەردەوامە لە پشتیوانیکردنی لیواکانی وەزارەتی پێشمەرگە. بەڵام هاوکاریەکەی ئەمریکا تەنیا بۆ هێزە فەرمیەکانی ژێردەسەڵاتی وەزارەت دابین دەکرێت و نابێت هیچ هێزێکی حزبی سودمەند ببێت نە لە چەک و نە لە هاوکاری دارایی ئەمریکا. بڕیار بوو لە چوارچێوەی هاوکاری هێزەکانی هاوپەیماناندا لەگەڵ موچەی مانگی دوودا لیوە هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگە بێجگە لە موچەی ئەو مانگە 2 موچەی تەواوەتی و بەبێ لێبڕین وەربگرن. ئەمریکا دەیەوێت سزاکانی سەر ئێران کەم بکاتەوە. ڕۆژنامەیەکی ئەمریکی لە زاری گەورە بەرپرسێکی ئیدارەی جۆ بایدنەوە ئاشکرای کردووە. واشنتۆن نیازی هەیە چەند ڕێکارێ بگرێتە بەر کە بەهۆیەوە سزاکانی سەر ئێران سووک دەکات. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی لە زاری بەرپرسە ئەمریکیەکەوە نووسیوێتی ڕەنگە سوکردنی سزاکان بەر لە دیداری بەرپرسانی ئێران لەبارەی بەرنامە ناوەکیەکەوە ڕوو بدات تاوەکو ئەو هەنگاوە ببێتە هاندەرێک بۆ ئەوەی تارانیش لەبارەی پابەندیەکانی بە بەرنامە ناوەکیەکەوە هەنگاوی هاوشێوە بنێت. بەرپرسەکەی ئیدارەی بایدن پێی وابووە کشانەوەی ئیدارەی پێشووی ئەمریکا لە ڕێکەوتنامەی ناوەکی نێوان ئێران و وڵاتانی زلهێز هەڵە بووە و پرۆسەی ئەو پەڕی گوشار بۆ سەر تاران لەلایەن ئیدارەی ترەمپەوە شکستی هێناوە. ئەوەش لە کاتێکدایە کە چوارشەمەی ڕابردوو ئەنتۆنی بلینکنی وەزیری دەرەوەی ئەمریکا لە پەراوێزی کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی ناتۆ وتی
بۆ گەڕانەوە بۆ ڕێگا دیبلۆماسیەکان لەبارەی ڕێکەوتنامەی ناوەکی ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی ئێراندایە. پەرلەمانتارێکی کوردستان ڕایگەیاند ساڵی 2013 لە پارەی تەرخانکراو بۆ پرۆژەکانی سلێمانی 54 ملیارد دیناری دیار نەماوە. علی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان باسی لەوەش کردووە ساڵی 2013 بڕی 368 ملیارد دینار بۆ پرۆژەکانی پارێزگای سلێمانی تەرخان کرا، بەڵام لە 148 پارەی پرۆژەکانی سلێمانی خەرج نەکرا، ئەوەشی کە خەرجکرا 54 ملیاری دیناری دیار نەما. ئەو پەرلەمانتارە ئاماژەی بەوەش کردووە ساڵی 2015 دۆسیەی دیارنەمانی پارەی پرۆژەکانی سلێمانی داوەتە دادگا، بۆ ئەم دۆسیەش پشتی با راپۆرتی چاودێری دارایی بەستە بوو، بەڵام دادگا بە بڕیاری سیاسی دۆسیەکەی داخست. ئەو پەرلەمانتارە دەژڵێت ئەو کات سەردار قادر پارێزگاری سلێمانی بوو، هەموو ئەو بەڵگانی لە راپۆرتێکدا ئاڕاستەی دەستەی نەزاهە کرد کە ڕاستی و دروستی ئەم قسانیان دەسەلماند و چۆن پارەکە لە بانکدا براوە. هەوڵێکی زۆرماندا و زۆر چاوەڕێ بووین و بۆ گەڕانەوەی ئەم پارەیە، بەڵام ئەنجام ئەم دۆسەیە بە بڕیاری سیاسی داخرا و ئەو دوو دادوەرەش کە دژی ئەم داخستنە بوون گواسترانەوە. هەواڵەکانم پێشکەشکردن. ڕۆژێکی خۆش.